دۆخی سیاسی عێراق دوای 20 ساڵ لە ڕوخانی ڕژێمی بەعەس لە ئێستادا لە چ دۆخێکدایە دەستێوەردانی وڵاتانی دەوروبەر و وڵاتی ئەقلیمیەکان بۆ سەر عێراق واروها بارودۆخی سیاسی عێراق لایەنە سیاسیەکانی عێراق لەنێو ئەم لایەنە سیاسیانی عێراق و هەرێمی کوردستان بارودۆخی سیاسی چۆنە و هەنگاوەکان دوای 20 ساڵ بەکوێ گەیشتووە ئایا و ئەنجامانەی کە بۆ بەدەستهێنانی عێراقێکی ئازاد و سربەخۆ سەقامگیری و خۆشگوزەرانی بۆ ژیانی هاوڵاتیان کاری لەسەر دەکرا بەدەست هاتووە تایبەت بەم بابەتە کار و خۆشناو سەرۆکی ئینستیتوی ئەمریکی کوردی شارەزا لە پەیوەندیانی و دەوڵەتەکان ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە هەولێرەوە لەگەڵمانە کاکار و سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دیارە ئەمڕۆ 20 ساڵ تێپەر دەبێت بەسەر ئازادکردنی عێراقدا پێشهاتە سیاسیەکان یاخود بە شێوەیەکی گشتی دوای ئەم 20 ساڵە دۆخی سیاسی عێراق چۆن دەبینن؟ بڵێ سڵاو تێوێ خاتو میرەبانەوە سڵاو لە بنێرانی بەڕێزی کورسات دیارە ئێمە گەر بمانەوێت باس لە دۆخی سیاسی عێراق بکەین دەبێ باس لە بگەڕینەوە بۆ مێژوو باگراوندی عێراق دوای دروستبوونی دەوڵەتی عێراق لەلایەن دوو زلهێزی ئەو کاتە کە براوەی جەنگی جیهانی یەکەم بوون ئەوانیش بەریتانیا و فەڕەنسا بوون دیارە عێراق بە شێوەیەک دروستەکەن کە لە کۆمەڵێک بڵین پێکهاتەی ئاینی و مەذهبی و نەتەوەی جیاواز کۆ دەکەنەوە چوارچێوەیەکی بۆ دادەنێن و ناوی دەنێن عێراق و مەلیکێکی بۆ دێنن کە مەلیک فەیسەڵی یەکەمە و ئەویش عێراقی نییە دەهێنن دەیکەنن پاشا لەسەر عێراقا دواتر طبعاً دوای 80 ساڵ لە حکمی دەتوانین بڵێین مەذهبێک کە ئەویش مەذهبی سوننەیە دیارە عێراق تووشی کۆمەڵێک گرفت و وێرانکاری و تووشی کۆمەڵێک بەڕاستی شەڕ و ئاژاوی گەورە دەبێتەوە و سوننەی عێراق کە 80 ساڵ حکمی عێراقیان کرد نەیانتوانی کە عێراقێکی سەقامگیر و گەشە سەندوو بۆ گەلانی عێراق دروست بکەن دوای ئەوە خۆتان نەزانن ینی پرۆسی ئازادی عێراق لە دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەر ڕوودەدا کە ئەمریکا وەکو کاردانەوەیەک بۆ شەڕی دژی تیرۆر دێ ڕژێمی بەعەس یاخود ڕژێمی سەدام لە ناو دەبا و ئەو کاتە جڵەوی دەسەڵات دەداتە دەست شیعەکان و شیعەکان لە ماوەی 20 ساڵی ڕابردوو دوای پرۆسی ئازادی عێراق ئەوانیش بە تەواوی دەتوانین بڵێن جڵەوی دەسەڵاتیان لابووە بەڵام شیعەکانیش شکستیان هێناوە لە دروستکردنی عێراقێکی سەقامگیر لە جێبەجێکردنی دەستورێکەوە لە ساڵی 2005ەوە دەستورێک بڕیاری لێدراوە ئەم دەستورە بڵین بە ڕێککەوتنی زۆربەی لایەنە سیاسیەکان و مەذهبەکان نووسراوەتەوە ئەو کاتە ڕەوانشاد بەڕێز جنابی مەمجلال ڕۆڵێکی باڵای هەبووە بەڕێز جنابی بارزانی ڕۆڵێکی باڵای هەبووە و بەڕێز ڕەوانشاد کاک نووشیروان مستەفا ڕۆڵێکی باڵایان هەبووە لە نووسینەوەی دەستورێک و زۆربەی مافە نەتەوەیەکانی کوردی تێدا جێکراوەتەوە بەڵام بەداخەوە شیعی عێراقیش هاوشێوەی سوننەی عێراق چۆن سوننەی عێراق لە 80 ساڵی ڕابردوو لە سەردەمی مەلەکی و لە سەردەمی کۆماریشە کە بەعسیەکانیش هاتن عێراقیان گەیاندا بنبەست لە کوشتن و بڕین لە ینی لە نەبوونی سەقامگیری و شیعەکانیش بە هەمان شێوە بەداخەوە نەیانتوانی ینی ئەم ئامانجەی کە ئەمریکا عێراقی ڕژێمی سەدامی بۆ گۆڕی و بێنێتی و خۆش ئاماژەت پێکردکەوە ڕۆڵی وڵاتە ئیقلیمیەکان زۆرەوە دەتوانین ینی ئەو فاکتەرانی کە بۆتە هۆی ناسەقامگیری لە عێراقا داواش بکەین بەسەر فاکتەری ناوخۆی فاکتەری پێشەوەی باس دەدا بەشکردنی فاکتەرەکان بکەین کەواتە ئەو گۆڕانکاریانی لە دوای 20 ساڵ ئازادکردنی عێراق بوونیان هەیە دەکرێت بڵین بە ئاراستەیەکی ئەرێنی بوون یاخود پێچەوانەکەیەتی خۆی گۆڕانکاری لە عێراقا گۆڕانکاری دەتوانین بڵین دەرەنجامی گۆڕانکاریەکان بە ڕێژەی هەڵبسەنجێنین و دەتوانین بڵین کە خۆی گۆڕینی ڕژێمی بەعەس و ڕژێمێکی تاوانکار و ڕژێمێکی دیکتاتۆر بەڕاستی ئەمە دەستکەوتێکی گرنگ بوو نەک بۆ تەنها بۆ کورد بەڵکو بۆ هەموو گەلانی عێراق هەم بۆ سوننە هەم بۆ شیعە چونکە سەردەمی بەعس و سەردەمی حکومڕانی سوننە بەداخەوە ینی شیعەی عێراق و کوردی عێراقیش بڵین زۆر کەوتنە بەر هێرشی دیکتاتۆری سەدام یعنی بۆیە گۆڕینی ڕژێم کارێکی بەڕاستی زۆر پۆزتیڤ بوو زۆر گەورە بوو بەڵام ئەوەی چاوەڕوانیانەی کە هەبوون لە دوای گۆڕینی ڕژێمی بەعەس چاوەڕوانیەکان نەهاتنەتی و
و ئەمریکا وامانجێککە هەیبوو کە عراق بە دیموکراتیزە بکرێ و عراق بێتە وڵاتێکی نمونەیەک لە ڕۆژهڵاتی ناوەڕاست. بەڕاستی ئەمە ڕووی نەدا، ئەمەش بەهۆی دەستێوەردانی دەرەچی بوو بەشێکی زۆری و بەشێکیشی بەهۆی فەشەلی یا شکستی هێزە عراقیەکان بوو لە حکومڕانی عراق و پێم وایە کە دەستکەوتێکی گەورە بوو بە شێوەیەکی گشتی گۆڕینی ڕژێمی سەدام و لەناوبردنی ئەم دیکتاتۆرێکەوە دەستی سوور بوو بە خوێنی کورد، بە خوێنی شیعە، بە خوێنی سەتە سونەش و پرۆسی ئەنفال و چیمیابارانی دژی کورد ئەنجامدا و کەسێک بوو کە چەندین شەڕی بڵێن هەڵگیرسان دژی عراق و دژی کوێیت و دژی وڵاتانی دراوسێ و دەستی سوور بوو وەکو باسم کرد بە خوێنی هاوڵاتیانی عراق بە خوێنی نەتەوەیەکی گەورەی گرنگی وەکو نەتەوەی کورد کە بەڕاستی ئەمە کارێکی زۆر پێم وایە کارێکی زۆر گەورە بوو کە ڕژێمی سەدام لە ناوبرا و ئەمریکا کارێکی کرد کە ناوینە لە چوارچێوەی پرۆسی ئازادی عراق و هەندێکیش بە پرۆسی داگیرکردنی عراق لە قەڵەمی دەدەن، بەڵام بەلای ئێمەوە ئەم پرۆسی ئازادی عراق بوو و توانراکەوە ڕژێمێکی دیکتاتۆر لەناو ببرێ و بڵێن بگۆڕێ بۆ وڵاتێکی فیدرالی، وڵاتێکی دیموکراسی. بەڵێ کاک کارۆخ، ئەو فاکتەرانەی کە وای کردووە ئەو ئامانجانەی کە دەویسترا بەدەست بهێنرێ بەدەست نەهاتوون بە دیاریکراوی کام فاکتەر و هۆکارانن؟ بەڵێ دەتوانین ئەو فاکتەرانی کە وای کردووە کە ئامانجی ئەمریکا نەپێکێ و ئەو وڵاتە نەبێتە وڵاتێکی دیموکراسی، وڵاتێکی فرەیی و وڵاتێکی فیدرالی، دەتوانین دابەشی بکەین لەسەر فاکتەرە دەرەچی و فاکتەرە ناوخۆیەکان. فاکتەرە دەرەچیەکان بەڕاستی ڕۆڵی وڵاتانی ئیقلیمی، وڵاتانی جیهانی، بە تایبەت ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێران و ڕۆڵی ئەمریکا کەوانە ململانەکانیان گواستبووە بۆ گۆڕپانی عراقی و ئەمانە سەروەری عراقیان پێشێن کردبوو و دیارە ڕۆڵی ئێرانیش تاوەکو ئێستاش ڕۆڵێکی بەرچاوە و کۆمەڵێک میلیشیا، کۆمەڵێک بڵێن لایەنی چەکدار دروستراوە لە عراقا لەژێر چەتری حەشدی شعبی کە ئەمانە پێیان دەڵێن حەشدی شعبی وەلایی، ئەمانە لەژێر ئەجندای ئێراندان و بە فەرمانی ئێرانە دەژوێنەوە. بۆیە ینی ئەم فاکتەرانە فاکتەری ڕوون و ئاشکران، ئەمان کەس ناتوانین قۆڵی لێ بکە و هەروەها ڕۆڵی وڵاتانی تری ئیقلیمیش، ینی ڕۆڵی وڵاتانی عەرەبی، وڵاتانی کەندا و بەشێکیان وڵات هەتا تورکیاش ڕۆڵێکی نرێنیان هەبووە لە پێشێرکردنی سەروەری عراق. ینی عراق نەبووتە وڵاتێک بەداخەوە کە خاوەن سەروەری خۆی بێ، خاوەن ئاسمانی خۆی بێ، خاوەن سنوورە بڵێن زەمینیەکانی خۆی بێ، بەڵکو لەلایەن ئەم وڵاتانەی دراوسێ و هەمیشە سەروەریەکەی پێشێر کراوە و هەندێک جار ئەمریکا خودی خۆشی ینی ئەم سەروەریەی پێشێر کردووە و هەندێک جار بۆت هۆی ئەوەی کەەوە بەڕاستی هاوڵاتیانی عراقی هەست بەوە بکەن کە ئەم عراقی خاوەن سەروەری نییە و سەروەری عراق لەژێر پرسیارێکی گەورەدایە. ئەمە فاکتەرە فاکتەر ناوخۆیەکانیش بەڕاستی ململانەی هێزەکان، ململانەی ناوماڵی شیعە، ململانەی ناوماڵی سوننە و ئەم کێشە و گرفتانەی کەوا لە ماوەی 20 ساڵی ڕابردوو ڕوویدا هەتا وەکو ینی پەرایۆزخستنی سوننە، پەرایۆزخستنی کورد، ئەمە وای کردووە کەوا عراق سەقامگیر نەبێ و ئامانجەکانی ئەمریکا لە عراقا نەپێکرێ و بەتایبەت سوننە کە پەرایۆز کرا دەبینین باوەشیان کردەوە بۆ سەرەتا بۆ هێزێکی تیرۆریستی وەکو قاعیدە و دواتریش باوەشیان کردەوە بۆ هێزێکی تیرۆریستی وەکو داعش و عراق دوای ئەم شەڕ و ماڵوێرانی و تەقینەوە و ئەم کارە ساتانی کە تووشی بوو لە دوای 20 ساڵە نەیتوانیەوە بەڕاستی سەقامگیر بێ و دەتوانین بڵێن ئەگەر ئێستاش نەچوە بچێت، ئەگەر ئەم طبقە ئەم چینە حکومڕانی عراق بتوانێت دەستوری عراق جێبەجێ بکات و بتوانێت ئەم پێم وایە ئەم حکوومەتی ئێستاش کە دروست بووە کە حکوومەتی چوارچێوەی هەماهەنگیە و لە چوارچێوەی ڕێکەوتنێک لەگەڵ یاخود چوارچێوەی تەحالوفێک یان هاوپەیمانێتیەک بە ناوی هاوپەیمانێتی بنیادنانی دەوڵەتە ئەم حکوومەتەی لێکەوتۆتەوە کە حکوومەتی محەممەد شەیع سوودانیە. ئەمە دوای دەرفەتە بۆ شیعە پێم وایە و دوای دەرفەتە بۆی بتوانێت عراق بخاتەوە سەر سیکەی خۆی و بتوانێت کە دەستوری عراقات جێبەجێ بکە و مافی کورددا و مافی سونەکاندا بۆی کەەوە عراق چیتر لە جێژاوی ناسەقامگیریان نەخولێتەوە و بەرەو سەقامگیری بووە. بەڵێ کاک کارۆخ، دیارە پێش ڕوخانی ڕژێمی بەعس با بڵێن ڕژێمی بەعس دەسەڵاتێکی دیکتاتۆری تاگڕەوی بە تایبەتی دەکرێت بڵێ تاگڕەوی کە سازشی بۆ هیچ بۆچوونێکی لایەنی سیاسی دیکە نەکردووە، دەکرێت بڵێ لەم جۆرە سیاستکردنە تاگڕەویە لێستادا گوازراوەتەوە بۆ ناو لایەنە سیاسیەکانی عێراق و
بەشێک لەلایەنە سیاسیەکانی عێراق هەمان ئەو جۆرە تاگڕەویان تێدایە ئەمە ئاستەنگی بۆ پرۆسی سیاسی عێراق دروست کرد بێت؟ خۆی بەڕاستی ئەم بۆ چوونە داڕادێ بە شێوەیەکی ڕێژەی زۆر دروستە و پێم وایە پرۆسەی دیموکراسی ئەمە پرۆسەیەک نییە کە بتوانرێ لە وڵاتێک بۆ بگوازرێتەوە وڵاتێکی تر، چونکە دیموکراسی بەر لە هەموو شتێک کللتورە و پێویستە ئەم هاوڵاتیانە خۆیان دیموکراسی لە باوەش بگرن و خۆیان دیموکراسی بکەنە بەشێک لە سێکتەری پەروەردە، بەشێک لە کەلتوری خۆیان، بەو مانایی کە دیموکراسی دەبێت وەکو پرۆسەیەک لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان و یاخود کۆمەڵانی خەڵکی عێراقا دەبێت گەشە بکات، دەبێت دیموکراسی ببێتە بەشێک لە بڵین لە کەلتوری خەڵکەکە و هوشیاری خەڵک بە ئاستێک بەرز بێ کە ئیستیعاب و قبوڵی دیموکراسی بکات، نەوەک بگوازرێتەوە. ئەوەی ئەمریکا کردی لە چوارچێوەی نیشن بۆڵدینگ یان بنیادنانی دەوڵەت، پرۆسەی دەوڵەتنەتەوە، ئەمەی کردی کە بەڕاستی سەرکەوتوو نەبوو هەم لە عێراق و هەم لە ئەفغانستانیش. بۆیە لە ئەفغانستانە بە تەواوی ئەمریکا بێئومێد بوو، دەستبەرداری پرۆسەی دروستکردنی دەوڵەتنەتەوە بوو کە دواتر ئەم ینی لە ماوەی 20 ساڵی بە نمونە لە ماوەی 20 ساڵی دژایەتیکردنی تیرۆرە لە ئەفغانستان ئەمریکا بەناچاری ئەم دەسەڵاتی ئەفغانی داوە دەست هێزێکی تیرۆریستی وەکو تاڵیبان. کاک کارۆخ ئەم سیناریۆیە بۆ عێراقیش دووبارە نابێتەوە؟ بەڵام پێم وانییە لەبەر کۆمەڵێک هۆکار هەمان سیناریۆ ئەفغانستان لە عێراق دووبارە بێتەوە، چونکە پێگەی جیۆپۆلیتیکی عێراق جیاوازە و گرنگی عێراق لەم ناوچەیە بۆ ئەمریکا جیاوازە. عێراق بڵێ سەرچاوێکی گرنگی دەوڵەمەندی وزەیە و عێراق پێگەیەکی جیۆپۆلیتیکی گرنگی هەیە و عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی گرنگە بۆ ئەمریکا. بۆیە پێم وایە بەرژۆندەکانی ئەمریکا لە عێراقا چڕ بوونێتەوە و ئەمریکا بە هیچ شێوەیەک دەستبەرداری عێراق نابێ و هەمان سیناریۆ ئەفغانستان لە عێراقا دووبارە ناکاتەوە. و ئەمە چەندین جار لەلایەن بەرپرسانی ئەمریکا هەم ئیدارەی بایدن و هەم ئیدارەی ترامپ و پێشتریش ئیدارەی ئۆباما تاکیدیانەوە کردوێتەوە کە ئەمریکا دەستبەرداری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش عێراق نابێت. بۆیە لەم چوارچێوەیەدا ڕێککەوتنامەی استراتیژی لەگەڵ عێراقا واژوو کردووە کە عێراق تاکە وڵاتە بەم شێوە فراوانە ڕێککەوتنێکی استراتیژی لەگەڵ واژوو بکات کە ساڵی ڕابردوو خۆتان نزانن لەسەر دەستی ئەو کاتە حکوومەتی مستەفا کاظمی بوو. ڕێککەوتنەکە تازە کرایەوە. ڕێککەوتنەکە لە ساڵی 2008 دا سەردەمی نوری مالکی واژوو کرا بە ناوی ڕێککەوتنامەی سۆفا یاخود چوارچێوەی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق. بەڵام لە سەردەمی لە دوای کوژرانی قاسم سولەیمانی و حکوومەتی مهندس خۆتان نزانن پەردەوانی عێراق داوای بەتایبەت ماڵی شیعە کە کورد و سونە بەشدار نەبوون لەم بڕیارە، بەڵام بە زۆرینەی شیعە لە پەرلەمانی عێراق داوا کرا کە هێزەکانی ئەمریکا بچنە دەرەوەی عێراق. بۆیە ئەمریکا دووبارە ئەم ڕێککەوتنی استراتیژی لەگەڵ عێراقا داڕشتەوە و لە سەردەمی مستەفا کاظمی ڕێککەوتنامەکە نوێ کرایەوە و ئەم ڕێککەوتنامێکی گرنگیشە خات و میرەبان. بۆ عێراق گرنگە و بۆ ئەمریکاش گرنگە، چونکە بەرژۆندی هاوبەش لەم ڕێککەوتنامەیە جێ کراوەتەوە بەتایبەت. بەڵێ کاک کارۆخ ئەگەر بێنە باسی پێگەی کورد لە دوای 20 ساڵ ئازادکردنی عێراق، پێگەی کورد بە تایبەتی دوای ئەم 20 ساڵە چۆن خوێندنەوەی بۆ دەکەیت لە عێراقدا؟ پێم وایە کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی عێراق و کە لە دەستوری عێراقی دوای 2005 لە دوای ڕوحانی ڕژێمی بەعسا پێناسە کراوە، عێراق بە وڵاتێکی دیموکراسی فیدرالی فرەنەتەوە پێناسە کراوە و کوردیش نەتەوەیەکی سەرەکیە لە پاڵ نەتەوەی عەرەبا لە عێراق و زمانی کوردی و هەرێمی کوردستان و هەرێمێکی فیدرال لە دەستوری عێراقا جێ کراوەتەوە. بۆیە دەتوانین بڵێینەوە لە دەستوری عێراقا مافەکانی کورد بەرجەستە کراون، بەڵام بەداخەوە ئەم دەستورە خۆی جێبەجێ نەکراوە و نەتوانراوە مافی کورد لەم دەستورەیە جێبەجێ بکرێ و مافەکانی کورد بدرێن. بەڵام پێگەی کورد پێگەیەکی گرنگە لە عێراقا و ئەمریکا وڵاتانیش دەزانکەوە هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی کوردستان بە هەموو حیزبەکانەوە پێگەیەکی گرنگیان هەیە لە عێراقا و هەر لە سەرەتای پرۆسەی ڕزگارکردنی عێراقا کورد ڕۆڵێکی گرنگی هەبووە، هەتاوەکو نووسینەوەی دەستور، هەتاوەکو پرۆسەی بنیاددانەوەی عێراقی نوێ کورد ڕۆڵێکی گرنگی هەبووە و ئێستاش کورد ڕۆڵێکی گرنگی هەیە خات و میرەبان، چونکە
کورد دەتوانێت هاوسەنگی نێوان شیع و سونە لە عێراقا ڕابگرێت. کورد دەتوانێت ئەگەر ناوڵی خۆی یەک بکاوە، ئەگەر یەکگرتوو بێ دەتوانێت قسەی هەبێ لە بەغداوە، دەتوانێت قسەی یەکلاکەرەوەشی هەبێ و دەتوانێت کە نەیەڵێ کە دیکتاتۆرێکی تر لە بەغدا سەر هەڵدا و کورد بەڕاستی هەرێمێکە لە چوارچێوەی دەست عێراقا هەرێمێکی بڵێن ئاطراف پێکراوە، دان پێدانراوە و هەرێمێکی بەهێزیشە. تاوەکو ئێستاش لە هەرێمی کوردستانە دووشت زۆر گرنگە کە لە پارچەکانی تری عێراقا نەبووە خاتون میرەبان. ئەوانیش پێگەی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستانە پێگەیەکی گرنگە و ئەمریکا و وڵاتانیش ئەتفاق بەمە دەکەن و هەروە پێگەی سەقامگیری لە ڕووی سەقامگیری و هەرێمی کوردستان توانیویەتی کە متمانەیەکی گەورە بەدەستبێنێت لە هاوپەیمانانی نێودەوڵەتی و بۆیە پێم وایە کە ئەگەر تیرۆریستان و ئەگەر هەندێک بڵێن لایەنی تاریکبیر توانی بێتیان لە ناوەڕاست و خواری عێراقا سەرکەوت، بەڵام لە هەرێمی کوردستانە نەیانتوانیوە ئەم ئارامی و ئەم پێگە سەقامگیری و پێگەی تێک بدەن. بۆیە پێگەی هەرێمی کوردستان گرنگە، بەڵام لەسەر خۆشمان وەستاوە تاوەکو چەند ئێمە دەتوانین وەبەرهێنان لەم پێگەیە بکەین و تاوەکو چەند دەتوانین یەکگرتوو بین و تاوەکو چەند دەتوانین کەوا بەهێزەوە کاریگەریمان هەبێت لە هاوچێشە ناوخۆی عێراقی و لە هاوچێشەی ناوچەی نێودەوڵەتیدا. بەڵێ کاک کارۆخ هەر تایبەت بە پێگەی کورد و تەواوی ئەو پۆستانی کە کورد لە عێراقدا هەیەی با بڵێ کورد دەکرێت بڵێ 600 پۆستی لایەنە جیاوازەکان لە پۆستە جیاوازەکانی عێراقدا هەیە. هەر دیارترینیان با بڵێن سەرۆکۆمار وەزیری دەرەوە، جێگری سەرۆک وەزیران، جێگری سەرۆکی پەرلەمان و وەزیری داد و چەندین پۆستی دیکە کە ئەمە لە 120 پۆستەکانی عێراق دەکرێت بڵێ پشکی کووردە. کورد چۆن توانیوێتی لە ماوەی ئەم چەند ساڵ و بەتایبەتتر لەم ساڵدا کە با بڵێ پشکی کورد لە پۆستەکانی عێراقدا لە 120 چۆن توانیوێتی کار بۆ بەدەستێنانی مافەکانی کورد بکات، فشار دروست بکات لەسەر جێبەجێکردنی تەواوی ئەو بەرگە و مادانەی کە لە دەستوری عێراق لە جێبەجێکردنی دەستوری عێراق و لایەنەکانی دیکەی سیاسەتی عێراقدا بۆ کورد لە بەرژەوەندیەتی؟ بەڵێ خۆی بەڕاستی ئێمە دەبێ لەو حقیقەتە تێبگەین خاتون میرەبانکەوە لەم قۆناغەدا کورد دەبێ بەهێزەوە لە بەغدا ئامادە بێت. چۆن لە ڕابردوو لە سەردەمی ڕەواشات سەرۆکمان جەلال بەڕاستی کورد ڕۆڵێکی گەورەی هەبوو لە عێراقا و بەتایبەت لە نووسینەوەی دەستورا وەکو ئاماژەم پێکرد هەم سەرۆکمان جەلال هەم سەرۆک بارزانی و هەم کاک نووشیروان توانیان کە بەشێک لە مافەکانی کوردە لە دەستوری عێراقا جێ بکەنەوە و ئەم ئامادەبوونەوە زۆر گرنگ بوو. بەڵام بەداخەوە دوای نەخۆشکەوتن و دواتر وەفاتی سەرۆکمان جەلال دەتوانین بڵێین کورد ڕۆڵی زۆر لاواز بوو لە بەغدا و دواتر کورد بەڕاستی نەیتوانیوە کە مافەکانی بەدەستبێنێ ئەگەر چی خۆت ئاماژەت پێکرد نزیکەی 600 پۆستی باڵا دەکات 120 ڕێژەی پۆستەکانی عێراق بۆ کورد دانراون. بەڵام لەم قۆناغەشدا پێم وایە زۆر گرنگە کورد بەهێزەوە لە بەغدا بێ و گرنگە کورد هاوکار بێ بۆ ئەوەی کەوا دەستوری عێراق خۆی جێبەجێ بکرێ و دوێنێ بینیمان کە بۆ نمونە جنابی سەرۆکی هەرێم بەڕێز کاک نەچیروان بارزانی لە بەغدا بوو لە پرۆسەی بڵێن یادی محەممەد باقر سەدر و سەردانی کۆمەڵێک لایەنی کرد تەواجودی کورد لە بەغدا، سەرکردایەتی سیاسی کورد لە بەغدا. اینجا چ لە ئاستی سیاسی بێ سەرۆکی حیزبەکان بێ و نمونە سەرۆکی یەکێتی بێ، سەرۆکی پارتی بێ، یاخود لە ئاستی دامودەستگاکان بێ، ینی دەبێت گرنگە کورد لە بەغدا ئامادە بێ، گرنگە بەشدار بێ لە پرۆسەی دروستکردنی بڕیار، گرنگە لە بەشدار بێ لە پرۆسەی جێبەجێکردنی دەستور بۆ ئەوەی کەوا بتوانێت ئەم مافانی لە دەستورە هاتووە بۆ کورد فراهەم بکرێت و جێبەجێ بکرێت. چونکە بەڕاستی ئەم کابینەی ئێستا کابینەی محەممەد شەیع سوودانی وعدی داوە بنووسراوە ئەوەش بۆ یەکەمین جارە خاتون میرەبان سەرۆکوەزیرانێک لە عێراقا یاخود ڕێککەوتنێک لە عێراقا بکرێت لەگەڵ لایەنی شیعی دەسەڵاتدار و هەتا سونەش کە بە شێوەیەکی نووسراو واژوو بکەن لەسەر جێبەجێکردنی دەستوری عێراق و کۆمەڵێک ماف کە لە دەستوری عێراقا بۆ کورد هاتووە وەکو مادەی 140 وەکو پێشمەرگە بڵێن کە بخرێتە ژێر چەتری سوپای عێراق وە بودجە بۆ پێشمەرگە سەر بکرێ و هەروەها کۆمەڵێک بەرگە و بابەتی تر کە لە ڕێککەوتنی نێوان سەرکردایەتی سیاسی کوردستان و لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی بەتایبەت کراوە و پێم وایە ئەمەش دەرفەتە بۆ ئەوەی کەوا کورد تەواجودی هەبێت لە بەغدا و بتوانێت بەهێزەوە
مامەڵە بکە بۆ ئەوی کەوا مافەکانی بەدەست بێت. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ کار و خۆشناو سەرۆکی ئینستیتوتی ئەمریکی کوردی شارەزا لە پەیوەندی نێودوڵەتیەکان. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان.